سڵاتان لەبازان و خۆشویستان بەخێر من لە ڤیدیۆیەکی نوێ لە ڤیدیۆی هەواڵەکانی هەفتەگەرامەوە لاتان ئێستاش گرنگترین و باشترین هەواڵەکانی هەفتەتان پێشکەش دەکەین بەڵام تکایە لە بیری لایکی ڤیدیۆکە بکەن وەروە سابسکرایب چناڵەکە بکەن ئەگەر نەتان کردووە لە هەواڵی یەکەمیشماندا پلەیستێشن ئەو گەیمپاسی خۆی ڕایگەیاند کە پێشتر چاوەڕوانمان دەکرد کە دەیانوت دەنگۆیەکان باسییان دەکرد کە پلەیستێشنیش دەوێت وەڵامی گەیمپاسی ئەکسبۆکسی بداتەوە ئێستا کەش بە فەرمی ئەو وەڵامەی دایەوە کە دەڵێتن هەر پلەیستێشن پلەسە بەڵام بە سێ جۆری جیاواز دەیبەخشتە گەیمەران کە یەکەمیان هەر بە نرخی $10 دەبێتن هەروەکو پێشووتر کە هەروەکو پلەیستێشن پلەسی ئاسایی پێشتر وایە مانگانە چەند یاریش بۆ دادەنێتن کە جۆری دووەمیشیان پلەیستێشن پلەس ئێکسترایە کە نرخەکەشی $15 زیاتر لە 400 یاری لە بۆ پلەیستێشن 4 و پلەیستێشن 5 تێدا دەبێتن کە دەتوانانی هەم بە ستریمینگ واتە بە ئینتەرنێت یاری پێ بکەیت بەبێ داونلۆد وەروە دەتوانین داونلۆدیشی بکەیت بە دڵی خۆت هەروەکو گەیمپاس کە ئێستا ستریمینگی هەیە و هەروە داونلۆدیشی هەیە لەوە یاریەکان جۆری سێمیشان پلەیستێشن پلەس پریمیەمە کە نرخەکەی $18 دەبیتن لە بۆ مانگێک وەروە $50 دەبیتن لە بۆ 3 مانگ وەروە $120 لە بۆ ساڵێکی کە نرخەکەی ڕاستە زۆرە بەڵام دەڵێتن یاریەکانی پلەیستێشن 1 و پلەیستێشن 2 پلەیستێشن 3 و جگە لەوانش پلەیستێشن 4 و PS5 تێدا دەبی کە زیاتر لە 700 یاری تێدا دەبی لە بۆ دەکاتەوە کە یەکجار یاریی یەکجار زۆری تێدا زیاتر لە 340 یاری بەسی پلەیستێشن 1 و پلەیستێشن 2 وەروها PSP تێدایە کە ئەوەش یاریێکی زۆرە لە بۆ گەیمەران کە پێشتر خۆمان دەزانین کە لە پلەیستێشن ناویش ئەو یاریانەی تێدا بوو پلەیستێشن 1 و 2 وەروە هیچێشی تێدا بوو بەڵام تەنها بە شێوازی ستریمینگ بوو هەرچەندە دەڵێتن یاریەکانی پلەیستێشن 3 جارێت تەنها ستریمینگە واتە تەنها دەتوانی بە ئۆنلاین یاری بکەیت ناتوانین داونلۆدیان بکەیت بەڵام یاریەکانی پلەیستێشن 1 و پلەیستێشن 2 PSP دەتوانیت داونلۆدیان بکەیت زۆر بە ئاسایی لە ناو کۆنسۆلەکەت دەمینێتەوە هەتا وەکو ئەو کاتێک کە خزمەت گوزاریەکە ئەکسپایر دەبێت واتە کۆتایی پێدێتن لە ناو کۆنسۆلەکە دەمینێتەوە و هەروە لە سەرەتای دەرچوونی ئەو سێ ئۆفرە لە بۆ پلەیستێشن پلەس کە مانجی 6 لە بۆ ناوچەکانی ئاسیا کیشوەری ئاسیا بەردەست دەبیتن دواتر لە بۆ ئەمریکا و ئەوروپا و میدل ئیست بەردەست دەبیتن کە سەرەتا لە بۆ وڵاتانی یابان و چەندین وڵاتەکانی چواردەورێتی کە دەڵێتن یەکەم ئەو یاریانی کە لە سەرتا و لەگەڵی بەردەست دەبێتن بریتە لە یاریەکانی مارڤل سپایدەرمان وەروە گاد ئۆف وۆری 2010 و هەروە سپایدەرمان مایلز مۆرالز لەگەر یاری ڕیتەرناڵ و چەندین یاری دیکەش تایبەت وەروە شتێکی تری هەیە کە لە گەیمپاس ناچیتن ئەویش بریتە لەوەی کە سۆنی دەڵێتن ئەو یاریانێ کە تایبەت بە خۆیانە کە ئەکسکلوسیڤەکان وەکو گاد ئۆف وۆر و ئەنچارتد و دە لاست ئۆف ئەس ئەو یاریانە کە دەڵێتن لە یەکەم ڕۆژەوە بەردەست ناوی لەو خزمەتگوزاری پلەیستێشن پلەسەیان بەڵکو دوای چەندین مانگیان خۆت ساڵێک ئەو بابەتان هەروەکو پێشتر کە لە بۆ PC دەینا لەو کاتی لە بۆ پلەیستێشن پلەسیش دەینێریتن لە هەواڵەکی دیکەی تایبەتدا کە یاری سترۆڤڕێجی 4 بەتەمایە لە 24 مانجی 5 بێتە مۆبایلی کە پێشترم لە گەیمپاسی تەواو کرد بەڕاستی یاریێکی تایبەتە بەڕاستی یاریش تایبەتە کە لەسەر گەیمپاسی هەیە لە ئەکسبۆکسی هەیە لە بۆ PC شەیە کە یاریێکی تودی پلاتفۆرمەرە کە پێشتر خۆی بەشیەکەم و دووەم و سێمی لەسەر سیگا جێنەسیس بەردەست بوو لە سەردەمی سیگا جێنەسیسی هەبوو بەڵام بەشی چوارەمی تقریبی 2019 بیان 20 بوو بڵاوبیەوە لە گەیمپاسی بەردەست بوو بەڕاستی یاریش نایە ئەگەر یاریەکەتان نەکردێت تکایە ئەگە ئەکسبۆکس تێ یان PC تێ گەیمپاس تەیە ئەو یاری لە دەستە خۆتمەدا یاریش یەکجار تایبەت لە هەواڵی دواترماندا ئێستا کۆمپانیای باندای نامکۆ لە کار لەسەر یاریێکی گاندەم دەکا کە بەشێکی نوێی گاندەم دەبیتن بەناوی گاندەم مێتاڤێرسا کە باز لە جیهانی مێتاڤێرس دەکا کە ئێستا کۆمپانیای فەیسبوک ڕایگەیاندە بوو کە لەمە و دوازی هەم بەرەو مێتاڤێرس دەچن وەروە کۆمپانیای فەیسبوکیش ناوەکەی بەڕەسمی کرد بۆ مێتا کە لە ڕێگەی ئۆکولەسیشەوە ئۆکولەسیش کردە مێتا ناوی ئەو ئامێرەی کە ئێستاکان ئەو یاری بازەوەی دەکەوت جیهانی مێتاڤێرسە چۆن دەبیتن چۆن کەسەکان لە ناو جیهانی مێتاڤێرس کاریگەریان لەسەر دەبێت و چی دەبێتن چی ناگوزێتن لە ناو مێتاڤێرس باسی ئەوە دەکاتن جارێشتا یاریەکە بڵاو نەکرایەوە بەڵام ئێستا کۆمپانیای باندای نامکۆ کار لەسەر ئەو یاریە دەکات لە هەواڵی دواترماندا
خزمەتگوزاری دیزنی پلاس کە وەکو نێتفلێکس وایە بەڵام زیاتر بەرهەمەکانی دیزنی تێدایە وەکو ئەڤێنجەرس و ئەو بابەتانی کە پەیوەندی بە مارڤێڵ و هەیە لەگەڵ دیزنی خۆیەوە هەیە کە ئەنیمێشن و شتی جیاوازی هەیە کە ئێستاکە لە بۆ میدڵ ئیست دەرێتن بەردەست دەبیتن بەو زوانە کە نرخەکەشی $9 دەبێتن لە بۆ هەر مانگاچی کە بەڕاستی خزمەتگوزارێکی نایابە. دیزنی پلاس فیلم و درامای یەکجار زۆر تێدا ئێستا کە لە منافسە گەورەکانی نێتفلێکس و HBO کە پێشتر لەبەرەوەی کە لە زۆربە وڵاتان بەردەست نەبوو تەنها لە چەند وڵاتێک نەبیتن لەبەر هەندێ نەیدەتوانێت ئەو ڕێژەیە بەرز بکاتەوە بەڵام ئەگەر بێتن لە وڵاتەکانی میدڵ ئیست و لە وڵاتەکانی ئەوروپا بە تەواوەتی بڵاو ببتەوە ئەو ئەگەری زۆرە بەسەر نێتفلێکس و HBOش بکەیتەوە. لە هەواڵی وەزارشماندا ئەو یاریان لە بۆ پلەیستێشن پلاس لە بۆ مانگی 4 بەردەست دەبیتن بریتین لەو یاریانە. یەکەمیان هوت ئاوتلاس ئەند لێجەندز لە بۆ پلەیستێشن 4 وەرا PS5ش بەردەست دەبیتن. وەروە یاری SpongeBob SquarePants Battle for Bikini Bottom کە لە بۆ پلەیستێشن 4 PS5ش بەردەست دەبیتن کە وەروە یاری Slay the Spire لە بۆ پلەیستێشن 4 و PS5ش بەردەست دەبیتن کە ئەوەش یاریەکانی ئەو مانگە دەبیتن لە بۆ خزمەتگوزاری پلەیستێشن پلاس. هەواڵی دواترماندا لە سایتی X-Files داناوە کە ئێستا کۆمپانیای یوبیسۆفت دەڵێن بەتەمای ئیڤێنتێکی گەورەیە دەڵێن کە چەند یاریش تایبەت تێدا دەبێت لەوانەش پرنس ئۆف پێرژا و سپلێنتەر سێڵی نوێی تێدا وەروە ئەساسین کریدی ئینفینیتیشی تێدا باز دەکرێت کە دەڵێن ئەگەری هەیە E3 بیتن یاخود پێش E3 ئیڤێنتێکی تایبەتی بەخۆی دەکاتەوە. اینجا دیار نییە تاوەکو ئێستا بەڵام لەسەر پرنس ئۆف پێرژیا چەند ڕۆژێک لەمەوە پێش لیک کرابوو کە دەڵێن ئێستا کۆمپانیای یوبیسۆفت کار لەسەر پرنس ئۆف پێرژیایەکی 2.5D دەکا کە لە بینی 2D پلاتفۆرمەر و وەروە 3D دایە واتە سێڕەهەندی و دووڕەهەندی 2.5 اینجا واتە وەکو یاریەکانی لیمبۆ و وەروە ئینساید و کە چەندین یاری ئێستا خۆمان دەبین لە 2D پلاتفۆرمەرەکان زۆربەی بووینە 2.5 کە جیانەکانی دواوەیان کارکتەرەکان خۆیان 3D نەجیانەکەن دواوەشان تقریبان لە بۆ 3D دەچیتن بەڵام کامرە لەسەر تەنیشتەکانی دەڕواتن کە مەگلاریان کردیتەوە بۆ شێوازە دەبیتن کە پێش پرنس ئۆف پێرژیاکمان دیت بوو لەسەر 2.5D کە لەسەر دەمی PSP بڵاوکراوە تایبەت بە PSP بوو کە ئەو کاتە پرنس ئۆف پێرژیاش تایبەت بوو لە بۆ پلەیستێشن پۆرتێبڵ. لە هەواڵی دواترماندا کۆمپانیای CD Projekt Red ڕایگەیان کە ئێستا یاریەکی ویچەری نوێ لە بەرهەمهێناندا کە زۆربەی دەڵێن ناوی ویچەر 4 دەبیتن چونکە هەر پەیوەندی بە زنجیرەکانی ویچەرەوە هەیە. وەروە ئەوەی کە جێ سەرسۆرمانە و دەنگۆیەکی زۆری لەسەر خۆی دروست کردیە کۆمپانیای CD Projekt Red کە هێمایەکەی ئەو مەدالیەیە کە داینایە ئەو جارە پشیلە دەبیتن گورگ نییە کە پێشتر زۆربەی خۆمان دەزانین گێرالد لە کارکتەری سەرەکی ویچەر کە لە بەشی یەکەمەوە تاوەکو سێم گێرالد دیاریت پێ دەکرد کە یەک لە بەهێزترین ویچەرەکانی ناوجیهانی ویچەر بوو کە خۆی هێمایەکەی گورگە دراماکەی کە لە نێتفلێکسیش بڵاوکرابەوە کە تێیدا ملوانکەکەی گێرالد هێمای گورگە چیە بەڵام ئەو جارە هێمایەکە پشیلەیە کە ئەو کارکتەرەی کە لەگەڵیتی ناوەکەی لەبیرم چیتەوە ئەو کچە پرسپیەکەی کە لەگەریتی ئەو لە قوتابخانەی پشیلەکانە واتە ئەگەری هەیە جاری یاری بەو بکەیت کارکتەری سەرێکیت ئەو کچە بیتن کە ناوەکەی بۆ دەمەی بەبیرم نێتەوە کە خۆی گیراد لە قوتابخانەی گورگەکان دەرسی خوێندی واتە فێرە جادو و ئەو بابەتانە بووە بەڵام ئەو جارە دەگۆڕێتن بۆ قوتابخانەی پشیلەکان کە هەتا وەکوێ سا دڵنیان نەکراوەتەوە کە بۆ کچەی یاری دەکەیت یاخود بە کارکتەرێکی نوێیە ئەوەش بۆ کارەکەی لەوانەیە ئەوە بیتن کە گیراد بە تەمەن داچوو بیتن یان نەخۆش کەوتبی یان شتێکی لەو بابەتە بیت. لە هەواڵی دواترماندا کۆمپانیای بەرهەمهێنەری یاریەک ئەنیمیەکان یان ئەنیمێشنەکان کە لەوانە باندای نامکۆ دەڵێتن ئێستا یاریێکی وەنپیسی تازەمان لە بەرهەمهێناندا بەناوی وەنپیس ئۆدیسی کە یاریەکە ئەو جارە جیاواز دەبێت لەگە وەنپیسەکانی کە پێشتر بڵاویان کردیتەوە لە بۆ هەر کۆنسۆڵش کە بڵاویان کردبیتەوە چونکە ئەو جارە یاریەکە لەسەر شێوازی جاپانیز RPG دەبیتن واتە RPG یابانی دەبیتن کە ئەو یاریانە هەندێک لە کوردستان و لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا خەڵکەی کەم حەزی لەو جۆرە یاریانەیە کە RPG یابانی بیتن بەڵام لەبەر ئەوەی کە کۆمپانیای باندای نامکۆ پێشتر یاریەکانی دیکەی
وان پیسی بە شێوازی RPG ئاسایی کە لە بۆ هەموو وڵاتان یاریان پێدەکرد دروستی دەکرد ئەو جارەش لەوانێ ئەو RPG یابانیەی چەند مەرجێکی دابی لە بۆی بتوانانی بە RPG احتیاجی یاری بکردواتە بە شێوازێکی کە هەموو لایەک حەزیان لە جۆرە یاریە بیتن لە ڕووی گرافیک و شتیشەوە زۆر تایبەتە کە تڕیلەرێکی پێشانیدا سینەماتی گوشتەکانی زۆر جوانە وەروە چەند تایبەت شتێدا خۆی یاریەکانی وان پیسم زۆر بەدڵە خۆ لە پلەیستێشن 3 یاریەکانی وان پیسم تاقیکردوەوە کە ئێستا پلەیستێشن 4 هیچ یاریش وان پیسم لە پلەیستێشن 4 تاقی نەکردەوە بەداخەوە ئینشاڵڵا ویش دەکەین یاریەکانی وان پیسم زۆر بەلاوە تایبەتە حەز دەکەم ئەو وان پیسە نوێژ ببینم بزانم چۆن دەبیتم بە تەواوەتی چونکە گەیمپلەی شتی تەواوی نیشان نەدایە تاوەکو ئێستا بە تەواوەتی اینجا چاڕوانی و یاری دەکەن یاخود ناوە لە کۆمنتە بۆمان بنووسن لەوانە ژیرکەماندا یاری The Legend of Zelda Breath of the Wild 2 کە بڕیار بەەو ساڵ بڵاوکرێتەوە بەڵام دواخرا لە بۆ ساڵی 2023 بەداخەوە کە یاریەکی وانایە بەڵام هیوادارم یاریکە بە سەرکەوتوی بڵاوکرێتەوە گری توشتی زۆرکان بیتن چکە و یاریان ئەگەر دوا بخرێتن مەبەستیان ئەوەیە کە یاریەکە بە شێوازێکی باشتر بڵاو بکەنەوە هیوادارم کارەشی زۆر باش لێ بکەن چکە یاریی بەڕاستی نایە بە شتێکم داکردەوە بەڕاستی نایە یاریەکانی The Legend of Zelda بە عامەتەن لە سەردەمی نێسەوە تاوەکو ئێستا هەمووی یاری بەهێزن ئایکۆنیکی نیتاندۆینە بە تەمای کوبیتن یاریەکان وەکو ماریۆ و زێلدا و پۆکیمۆن ئەوانە ئایکۆنیکن لە بۆ نیتاندۆی دەبی یاریەکان ئیشەشی یەکجار باشان لەسەر بکرێتن وەروە لەبیرشم چوو پێت ئەمرم یاری وان پیس ئۆدیسی کە بڕیارە لەو ساڵ بڵاو بکرێتەوە بەڵام هەتاوە کەس نێگوتێ چ مانگەک و چ تاریخەکە بزەبەت بەڵام دەڵی لە 2022 بڵاو دەکرێتەوە لە هەواڵی دواترماندا یاری کاڵ ئۆف دیوتی ڤانگارد کە ئێستا کە مەڵتیپلەیەرەکەی بوویتە فری لە بۆ لە سێوە هەتاوەکو 4 یاریەکە مەڵتیپلەیەرەکەی دەتوانین بە خۆڕایی دایبەزێن لەسەر کۆنسۆڵەکانتان لە PlayStation 4 PS5 وەروە PC کە دەتوانین یاری پێ بکەیت لەگە هاوڕێیانت تاوەکو 4 ئەو زاو کاتی پاشەنجی دەبی یاریەکە بکڕێت ئەگەر ناتوانانی یاری پێ بکەیتەوە کە بەڕاستی بەڕای من ئۆفەرێکی باشە ئەگەر لە بۆ 4 ڕۆژیش بیتن هەم دەتوانانی یاریەکە یان تا و چێژی خۆتی لێ بکەیت و پاشەنجی هەلی بێزار دەبی بەتەمایتی ئۆتەمانیەت ساڵش کرد بە فری بداتێ کۆمپانیا هەتەوان یاریەکە پێ دەفرۆشیتن وە دەکاتن جاری یاریەکە تاقی بکەیتەوە کە حەز لێ بووە تاوەکو یەکسە بیکڕی لە هەواڵی دواترماندا ئێستا یاری دیابلۆ لە بۆ iOS وەروە ئەندرویدیش ئێستا پڕێگەستەری کرایتەوە کە دەتوانێت پڕێگەستەری کەی دواتە وەکو پریۆردەر بە لە مۆبایلی پریڕێژستەرە کە دەتوانی ئێستا یاریەکە پریۆردەرکە لە مۆبایلەکانی خۆتان وەروە یاری پێ بکەن کاتەکە دەرچوو کە ئێستاکە پریۆردەری بکەیت ئەو کاتە کە دەرچوو چەند خەڵاتەشی تایبەتی لە بۆ کەسان هەیە کە پریۆردەریان کرێ پێشوەختە چەندین چەک و جر و بەرگشتی و تایبەتی دەداتێ یاریەکان دیئێبڵۆ زۆر نەم کردی و هەشتم بەس نەم کردیە نازانم زۆربەی کەس ئەوانەی جەماعەتی پیسی دەنین یاریێکی نابوو خۆشە بەڵامە من کە سەرتاکان هەندێک یاریم کرد زۆرم بەدڵ نەبوو نازانم ئینجا بە تەمامە تاقیب بکەمەوە بە تەواوەتی یاریێکی تەواو بکەم دیئێبڵۆی بزانم یاریێکی چۆنە چکەم زۆر حەزم لەو یاریانە نییە کە تۆپ کامێران لەستە سەریان بیتن زۆر بڵند بیتن بەڵام حەز دەکەم یاریەکان تاقیب بکەمەوە بزانم چۆن دەبیتن ڕای خۆتمان پێ برێ لەسەر ئەو زۆر یاریانەی وەکو دیابلۆ بزانم گەیمەرێکی زۆری هەیە لە کوردستان یاخودنا لە هەواڵی دواترمان ئێستا کۆمپانیای مایکرۆسۆفت لە دوو کۆمپانیای پەرەپێدەری کە کڕیتیەوە ئێستا دوو کۆمپانیان کێشیان لەگەریان هەیە لەگە مایکرۆسۆفتی لەوانەش ئەو کۆمپانیای کە یاری ئۆریان دروست دەکرد کە ئێستا کە دەڵێن بەتەمانە لە مایکرۆسۆفتی جودا بنەوە لەبەرەوەی کە دەڵێتن کۆمپانیای مایکرۆسۆفت ئەکسبۆکس زۆر زەختمان لێ دەکەن و کرانچیان نایشتە سەرما واتە زەختمان لێ دەکەن بۆ ئیشی زیادە بکەین لە ئیشی زیادەش تەواان کاریگەری لەسەر کارمەندەکانیان دەبێت وایان لێ دەکە کە یاریەکە نەتوان بە شێوازەشی باش یاریەکە دروست بکەن و زەختەکی زۆریان لەسە بکەیت تەواان یاریەکە بۆ شێوازە دەرناچێت کە کارمەندەکان بە ئیسراحەتی خۆیان دروستی بکەن وەرا پڕ بەدڵ و حەز بکەنەوە یاریە بەرهەم بینن بەڵکو ئەگەر زەختیان لێ بکە وایان لێ دێتن
ڕقیان لە ئیشەکەی خۆشیان دەبتەوە وەرا کۆمپانیایشی کەشان وەکو کۆمپانیای ئینشتیڤ کە ئێستاویش کێشەی هەیە کە دەڵێتن کە چەندین ئەو کەسانی کە کاریان لە سەیارەکان دەکەن دەرهێنەرەکان وەروە جێگری دەرهێنەر و چیرۆکنووس و بابەتانەی کە پێشتر کاریان لەسەر پێرفێکتداغ دەکرد ئێستاکە زۆربیان وازیان لە کۆمپانیەکە هێنا و بەجیان هێشتە لەبەر ئەوەی کە پێشتر باسمان کردی دەرهێنەری گادۆڤۆر و وەروە دەرهێنەری ڕێد دێد ڕێدەمشن دوو چەندی دەرهێنەری ئەساسین کرید و کۆمپانیا گەورەکان و یاریە گەورەکانی بانگشت کرد بوو ینی کاریانی پێدەکرد لێوەندەرە مایکرۆسۆفت کە کۆمپانیا گولەسەر لە نوێ دروستی کردەوە بەخۆی بە دەرهێنەر و کارمەندی بەتوانە و بە ئەزمونەوە بەڵام ئێستا کێشیان لە بە دروست بۆ چونکە خۆتان دەزان کەسێک کە کاری لە سیارێک بەقۆت کردوی هەمووی خۆیان بەوەی دەزان کە دەڵێن ئەم لەوی باشترم ئەم لەوی باشترم کەس قبوڵیەوەی ناکرێت کەسەشکە ئەمری لەسەر بکاتن لەو کەسانە اینجا زۆربیان وازیان لە کۆمپانیای ئینشتیڤ هێنایە و بەجیان هێشتە ئێستاش لەبەر هەندێک دەرێتن یاری پێرفێکتداغ لە بەرهێمێنانیدایە بەڵام خاوتر دەڕواتن لە چاو پێشتر لە هەواڵی دواترماندا یاری هاگۆرت لێگەسی کە سەر بە جیهانی هاری پۆتەرە کە باسمان کرد بوو پێشتر ئێستا یاریەکە بە فەرمی دەڵێتن لە بۆ نیتاندۆ سویچش بەردەست دەبێت کە پێشتر لە لیستی ئەو پلاتفۆرمانێکە وڵایان کردبەوە هەر باس PS5 و PS4 و PC و Xboxیان دەکرد بەس باسی نیتاندۆ سویچ نەدەکرا بەڵام ئەو جارە بە فەرمی لە لیستەکەیاندا نیتاندۆ سویچی زیاد کرا کە یاری لە بۆ نیتاندۆ سویچی دێتن کە بەڕاستی چاوەڕوانی و یاریمە یاریەکی بەهێز زیادە کە یەکە لە منافسە گەورەکانی زۆربەی و یاریانی کە لەو ساڵ بڵاو دەبتەوە لە هەواڵی دواترشماندا کۆنسۆلی ستیم دێک یان دەتوانین بڵێن پۆرتێبڵ PC کە پۆرتێبڵ واتە کۆنسۆل دەبیان بابرین شتێکە لە دەستی بگیرێتن وەکو مۆبایل و بابەتانە پۆرتێبڵن پۆرتێبڵ پیسیەکە ستیم دێک کە باسمان کرد بوو پێشتر بەڵام ئێستا دەڵێتن گەیمپاس بە فەرمی دەڵێتن گەیمپاس تێیدا کار دەکاتن سەپۆرتی گەیمپاسی دەکا زۆر بە مەزبوطی هیچ کێشەیەکیش نییە لەسەر تاقی کراوەتەوە کە بەتەواوەتی و یاریانێکە لە بۆ پیسی بەردەست بوو پێشتر لە گەیمپاس لەسەر ستیم دێک بەردەست دەبی لە گەیمپاس ئەوش هەواڵەکانی هەفتەیەمان بوو هیوادارم بەدڵتان بوو بێتن لایک و سەبسکرایبتان بیر نەچیتن وەروە زەنگوڵەکەش ئۆنکەن و بۆی هەر ڤیدیۆکە بڵاو دەکەن و پێتانی بگاتن تاوەکو ڤیدیۆشک و کاتەچکە بەخواتان سپێنم خواتان لەگەڵ